سەرجەم چین و توێژەکانی شارە زور و لە هەمان کاتا پێدەشتە کوشت و کاڵەکان دێنە دەرەوە و بۆ وەچن خستنی بژێوی ژیانیان چونکە لە وەرزی هاویندا و بەرزبوونەوەی پلەکانی گەرما وەرزی چینینەوەی بەرهەمی جووتیارانە دوای چەند مانگ چاوەڕوانی و هەوڵدان ئەمڕۆ لە گوندی کانیکەوەی چووخم بۆ وەرگرتنی زانیاریەکان و ئاشنابوون بە قۆناغی وەبەرهێنانی چەڵتوک و دواتر برنج کە خواردنێکی سەرەکیە لە زۆربەی ژەمەکانی دانیشتوانی هەرێمی کوردستان و بەشێکی وڵاتانی ناوچەکە لەگەڵمان بن. ئێمە بۆ عادیلە ئەیبڕین بڵێ عادیلەکە ئاسانکاریمان بۆ ئەکا وەکو ئەوە نیێتەوە ئەجاران بە خەتی گاومەچینە کرا خەتی گاومەچینەکە خەڵکی زۆر تێچووە خەڵک زۆرمان دوو بووە بەڵام ئیساجێ ئاسانکاری کرا بە ئەم بڵێن ئەم دەرنەفولە بۆمان ئەتاشێت بارچی چاکمان بۆکە ناوەکەیمان بۆ ئەکا دوای ئەوە ئێمە بەکرێکار تین بەکرێکار ئەیتێرینە ناو ئاوی لێ ئەنێن بە ئاوە چاکی ئەەکەین دوای ئەوەی کە چاکمان کرد دڵنیا بووین لە ئاوەکەت لار و لێر و شکاندن و قوڵایی نەما ئەو کاتە ڕۆژێ دوان برنجەکەی بۆ خەینە ئاو کە برنجەکەمان بۆ کردە ئاو تۆوەکەی بڵێن تۆغێمان بۆ کردە ئاو دوای ئەوە سەرەتای 3 ڕۆژ 2 ڕۆژ تۆوەکە چوزەیەک ئەکا بڵێن مارۆ ئەبێت کە مارۆ بوو دڵنیاین کە ئەمە سەوزەوێت ئەیوەشێنی کەوەشانمان خۆی عادەتی ئەم برنجە وایە ئەبێ 4 مانگ سەرەتا ئاوی پێوەوێ ینی 6 ڕۆژ 24 ساعت بەڵام ئێمە ئاوەکەمان بەش ناکە زۆر فەلاحەیە ئەیکات بڵێن لە 12 کەس لە 13 کەس برقێلیۆ و برقێلیۆ ئێمە ئەگەر بڵێن 10 کەس بەسەری چوە بیکە ئەو ئاوی ئێمە ئەو ئاوی ئێمە برقەی تێناکەوێت دایێنی بەڵام ئێمە لێرە مەسەلەن لێرە 2 ماڵ کردێتی لوای ئێمە 3 ماڵ کردمانە من برنجەکەم سەوزە لە ئاو دەرچووە ئەوتە لای گردەکە لەوێ من 25 کردمە لەبەرەوە نەکەومە تالوخەوەکو ئیسا ئەو بیکات و ئەو بیکات و ئاو بەش نەکا و خەڵ دڵێشان و قڕ و کۆمەڵکردن و ئەمانە شتێکی ناخۆشە کە دوای 4 مانگ ئێمە ئەم برنجە پێ ئەگەیت زەرد ئەوێ جوان ئەوێ دوای 4 مانگ ئاوی لێ بڕین وردەوردە دەسەکەینە چی دەسەکەینەوە بیدورین و وڵای ئەمە بەیانیان زوو هێنە سەر کار هەر لە سەعات 5 و 6 هێنە سەر کار حتاوەکو 6 ئێوارە بەڕاستی ئاوەکەی ئەوە نەکەمە ڕۆژانە گۆلە 2 گۆل تا 3 گۆل ئەتوانین ئیشی تیا بکەین بۆکو بژێویش بژەیمان دابی ناکە ئێمە ئەم ئاوایە بۆ حکومەوەی مەعاشخۆریشی کەمە و ئاوەکەشی کەمە یعنی ئەو هەموو زەوێت دانایەرێ بیکەیتە مەرەزە شتێکی واش ناکات لە بازارە تۆزە درەنگ ساخە بێتەوە بەڕاستی یعنی وەکو ئەوە نییە بڵێ وڵا ئێتر من بژێوی ژیانمان هەر ئەم مەرەزە بێ ئەگەر ئیشێکی تر هەبێ ئەگەر لە شوێنێک کارێکی تر هەبێ بەڕاستی ئێمە ئەم هەموو عەزیەتە بەمۆ سەرف ناکەین کاکە ئەمە برنجی کوردی ئەمە ساڵی پار لەم شوێن عەرزا کردومانە ئەمە بەرهەمەکەی ساڵی پارە برنجێکی جوان و ماشەڵڵا ئێوە ناخۆش برنجی کوردی خۆمانێ دەشتی شارە زوور